جوانترین و گەرموگەشترین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە ئێوارەی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردەری گرنگترین هەواڵەکان. تێکدانی بەردی گڵکۆی دانیال پایبەندی لە شاری سەقز، دەست بەسەرکردنی دووبارەی ساسان چەمەن ئارا لە ئیلام، گواستنەوەی دووبارەی محەممەد خوتکان بۆ دەرمانگای زیندانی بۆکان، کۆبوونەوەی نانەوەخانەکان لە بەردەم فەرمانداری تاران، هێرشەکانی سوپای پاسداران و ئەرتشی پاکستان بۆ سەر ناوچە سنووریەکانی بەلوچستان، نەڕزایەتی بەرینی کارمەندان و کرێکارانی بەشی دەوڵەتی لە ئیرلەند و ئارژانتین، وا خۆپیشاندانی سەدان هەزار کەسی خەڵکی ئاڵمان دژی فاشیزمی نوێ. درێژی هەواڵەکان. ڕێزگرتن لە یادی ئیبراهیم لوتفوڵڵاهی لە شاری سنا. ڕۆژی چوارشەممە 27 بەفرانبار دایکی هەمیشە زیندوو حامد سەیفپەناهی لە ساڵڕۆژی گیانبەختکردنی ئیبراهیم لوتفوڵڵاهی لەگەڵ دایکی ئەو هەمیشە زیندووە دیداری کرد. ئیبراهیم لوتفوڵڵاهی خوێندکار و چالاکی سیاسی خەڵکی سنا 16 ساڵ لەوەبەر لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و لەژێر ئەشکەنجەی وەحشیانەدا گیانی بەخت کرد. ناوەندە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی بە کاتیشە و تەرمی ئەو بەندکراوە سیاسیان بە نهێنی بە خەک سپارد تاکو سەرپۆش لەسەر جنایەتەکانیاندا بنێن. تێکدانی بەردی گڵکۆی دانیال پایبەندی لە شاری سەقز. لە ڕۆژانی ڕابردوودا بەکرێگیراوانی ڕژیم لە شاری سەقز وشەی شەهیدیان لەسەر مەزاری دانیال پایبەندی سڕیوەتەوە و بەردی مەزارەکەیان شکاندووە. بەپێی ئەو ویدیوانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە دایکی هەمیشە زیندوو دانیال پایبەندی بە چەسبی پارچەیی کێلی قەبری ڕۆڵەکەی بە یەکەوە ئەلکێنێتەوە. دانیال پایبەندی مێرمنداڵی تەمەن 17 ساڵ و خەڵکی شاری سەقز کۆتایی مانگی خەزەڵوەری ساڵی ڕابردوو و لە ڕەوتی شۆڕشی ژینا بە تەقەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد. لە سێدارەدانی بەندکراوێکی کورد لە زیندانی هەمەدان. بەیانی ڕۆژی چوارشەممە 27 بەفرانباری 1402 بەندکراوێکی خەڵکی کەنگاوەری سەر بە پارێزگای کرماشان بە ناوی جەلیل سولەیمانی لە زیندانی ناوەندی هەمەدان لە سێدارە دراوە. بە پێی زانیاریەکان جەلیل سولەیمانی پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە بە ئیعدام مەحکوم کرابوو. ڕۆژی یەکشەممە ئەو بەندکراوە بۆ بەندی تاکەکەسی گوازرایەوە و بەیانی ڕۆژی چوارشەممە حکومەکەی جێبەجێکرا. دەست بەسەرکردنی دووبارەی ساسان چەمەن ئارا لە ئیلام. ڕۆژی چوارشەممە 27 بەفرانباری 1402 هێزەکانی ئیدارەی ئیتڵاعاتی ئیلام هەڵیان کوتاوەتە سەر ماڵی ساسان چەمەن ئارا لە هونەرمەندانی دانیشتووی ئەو شارە و ناوبراویان دەست بەسەر و بۆ زیندانی ئەو شارە گواستووەتەوە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ هێزەکانی حکوومەت لە کاتی دەست بەسەرکردنی ساسان چەمەن ئارا دەستیان بەسەر کەلوپەلە ئەلکترۆنیکیەکانی گرتووە ماڵی خوشکیان پشکنیوە. ساسان چەمەن ئارا هونەرمەندی خەڵکی ئیلام ڕۆژی 15 ڕەزبەری 1401 لە ڕەوتی بزوتنەوەی ژن ژیان ئازادی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و دواتر لەلایەن لەقی 29 دادگای ئینقلابی تاران بە سەرۆکایەتی قازی عەلی مەزلوم سزای 5 ساڵ زیندانی بەسەردا سەپا. گواستنەوەی دووبارەی محەممەد خوتکان بۆ دەرمانگای زیندانی بۆکان. دۆخی تەندروستی محەممەد خوتکام لە 23مین ڕۆژی مانگرتندا ناجێگی ڕاگەندراوە و ڕۆژی چوارشەممە 27 بەفرانبار بۆ جارێکی تر لە زیندانی بۆکانەوە بۆ دەرمانگا گوازراوەتەوە. محەممەد خوتکام لە ڕۆژی 2 بەفرانباری 1402 لا ناڕزایەتی بە سەپاندنی سزای قورسی زیندان و پەرداختی جەریمەی ماڵی بەسەریدا دەستی داوەتە مانگرتن لە خواردن و لە چەند ڕۆژی ڕابردوودا باری تەندروستی تێکچووە و دووجار بۆ ناوەندە دەرمانیەکان گوازراوەتەوە. ناوبرا و نۆزدەی جۆزەردانی ئەمساڵ لەلایەن هێزە ئینتیزامیەکانەوە بە تۆمەتی بازرگانی بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دادگای ئینقلابی مەهابادەوە بە 17 ساڵ زیندان و 180 میلیۆن تمەن جەریمەی ماڵی مەحکوم کرا. ناڕوونی چارەنووسی پژمان مرادی پاش 22 مانگ بەندکران. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ 22 مانگ بەسەر کاتی ڕەفاندنی پژمان مرادی لەلایەن ئیتڵاعاتی سوپای پاسدارانی مەریوانەوە
تێپەڕ دەبێت و هێشتا چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. پژمان مرادی هاوڵاتی خەڵکی ڕوانسەر لە ڕێکەوتی 26 ڕەشەمەی ساڵی 1400 لەلایەن تڵعاتی سوپای پاسدارانەوە لە گوندی دێوەزناوی سەر بە شاری مەریوان دەست بەسەر کرا. ئەو هاوڵاتیە لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە و بە دوواداچوونی کەسوکاری هیچ ئاکامێکی نەبووە. هەندێک سەرچاوەی هەواڵ باز لە دادگایکردنی پژمان بە شێوەی نهێنی دەکەن و دەڵێن لە گرتوخانەی تڵعاتی سنە ڕاگیراوە. کۆبوونەوەی نانەواخانەکان لە بەردەم فەرمانداری تاران ڕۆژی چوارشەمە 27 بەفرانباری 1402 خاوەن نانەواخانەکانی تاران لە بەردەم فەرمانداری کۆبوونەوە خوازیاری چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان بوون. بە پێ راپۆرتەکان دەوڵەت پشکی ئاردی نانەواخانەکانی تارانی کەم کردوێتەوە و ڕێگە نادات کە زیاتر لە 3 نانۆنی وەربگرێت. هەروەها دەوڵەت سامانەیەکی ئەلکترۆنیکی ساز کردووە بۆ ئەوەی خاوەن نانەواخانەکان ڕێژەی کڕینی ئارد و فرۆشتنی نانی تێدا تۆمار بکەن. بڕیارەکانی دەوڵەت ناڕزایەتی بەرینی خاوەن نانەواخانەکانی لێکەوتووە و دەڵێن بەو شێوەیە تەنیا زیان دەکەن. بەڕێوچوونی دوو کۆبوونەوەی کرێکاری لە پارێزگای خوزستان ڕۆژی چوارشەمە 27 بەفرانباری 1402 کرێکارانی بێکارکراوی کارخانەی خشتی جیل لە شارستانی کارون و کرێکارانی لەسەر کاردەرکراوی مترۆی ئەهواز لە ئاستی ناڕوونی چارەنووسیان ناڕزایەتیان دەربڕی. بە پێ راپۆرتەکان کرێکارانی کارخانەی خشتی جیل لە شارستانی کارون ماوەی 2 ساڵە بێکار کراون و هێشتا داخوازیە دواخراوەکانیان پەرداخ نەکراوە. بەوتەی کرێکاران کارخانەی خشتی جیل ماوەی 2 ساڵە بەهۆی کێشەی دارایی داخراوە و کرێکاران لە بلا تەکلیفیدا ماونەتەوە. لەلایەکی دیکەوە 113 کرێکاری لەسەر کاردەرکراوی مترۆی تاران کار لە بەشی پاراستندا کاریان کردووە 1 ساڵ حەقدەستیان وەرنەکردووە و ئێستا کە دەوڵەت بڕیاری داوە پەیمانکار بگۆڕێت نیگەرانی پشت بێخستنی داخوازیەکانیانن. هێرشەکانی سوپای پاسداران و ئەرتشی پاکستان بۆ سەر ناوچە سنووریەکانی بەلوچستان ڕۆژی چوارشەمە 27 بەفرانبار سوپای پاسداران بۆ جارێکی دیکە ناوچەیەکی لە نزیک شاری کیچ لە پاکستان موشکباران کردو و لە وەڵامدا ئەرتشی پاکستان ناوچەیەکی لە نزیکی شارستانی سەراوان بردومان کرد کە بەهۆیەوە 9 کەس گیانیان لەدەستا. بە پێی راپۆرتەکان سوپای پاسداران لە یەکەم هێرشدا بۆ سەرگوندی پەنجگول بۆتە هۆی گیان لەدەستانی 2 منداڵ و برینداربوونی 6 کەسی دیکە. بەڵام لە هێرشی دوومدا بۆ سەر شارەکانی کیچ و توربەت هیچ زانیاریەک لەسەر ڕێژەی زیانەکان لە بەردەستان نییە. لە وەڵامدا ئەرتشی پاکستان دەوروبەری شارستانی سەروانی لە قوڵایی 40 بۆ 50 کیلومتری خاکی ئێران کردە ئامانج و بەهۆیەوە 2 پیا و 4 منداڵ و 3 ژن گیانیان لەدەستا. بەوتەی میدیاکانی ڕژیم 7 شارۆمەندی بەلوچی پاکستانی کوژراون، بەڵام دەوڵەتی پاکستان دەڵێت مەقەڕی جودایی خوازەکانی بەلوچی کردوەتە ئامانج. دوایین زانیاری لەسەر ڕووداوەکانی بەلوچستان ڕۆژی چوارشەمە 27 بەفرانبار شارۆمەندێکی بەلوچ لەلایەن لیباس شەخسیەکانی ڕژیم لە ڕاست کوژرا و چەکدارانی جەیشولعەدل هێرشیان کرد سەر هێزەکانی سوپای پاسداران و 3 کەسیان کوشت. لەلایەکی دیکەوە 2 منداڵی سوختبەر بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە نێو ئاگردا سووتان و گیانیان لەدەستا. بە پێی زانیاریەکان ئۆتۆمبیلی شارۆمەندێک بە ناوی سەعید تەباسیدە خەڵکی گوندی کوچووی سەر بە شارستانی قەسرقەند لەلایەن هێزەکانی حکوومەتەوە بەبێ هۆکە دراوەتە بەر دەستێژی گولە و ناوبراو دەست بەجێ گیانی لەدەستاوە. لا ڕووداوێکی دیکەدا 2 سوختبەری مێرمنداڵ بە ناوەکانی فەرزاد ئۆلیازەهی تەمەن 17 ساڵ و فەرهاد ئۆلیازەهی تەمەن 15 ساڵ لە شارستانی سەراوان بەهۆی وەرگەڕانی ئۆتۆمبیل و سووتان لە نێو ئاگردا گیانیان لەدەستاوە. هەروەها لە هێرشیەکی چەکدارانی جەیشولعەدل بۆ سەر ماشینێکی سوپای پاسداران لە محوەری خاش بۆ زاهیدان سەرهەنگێک بە ناوی حوسێن عەلی جاودانفەر و 2 کەسی دیکەش کوژراون. قوربانی بوونی 4 کرێکار بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار ڕۆژی چوارشەمە 27 بەفرانبار 4 کرێکار بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار لە شارەکانی مەشهەد، قەسرە شیرین و کیاکولا لە پارێزگای مازەندەران کوژران و بریندار. بە پێی زانیاریەکان کرێکارێکی سیمبان لە شارستانی کیاکۆلای سەر بە پارێزگای مازەندەران بەهۆی بەربوونەوە لە بەرزایی گیانی لەدەستاوە. لە شاری مەشهەد کرێکارێکی جۆشکار بەهۆی بەرکەوتنی کەرەسەی قورس بە سەختی بریندار و پاشگواستنەوەی بۆ نەخۆشخانە
بەهۆی قورسی برینەکانی گیانی لەدەستاوە. لە ڕووداوێکی دیکەدا لە شاری قەسری شیرین دوو کرێکار بەهۆی بەڕگرتووی لە خانوویەکدا بە سەختی بریندار و بۆ ناوەندە دەرمانیەکان گوازراونەتەوە. لە هەواڵێکی دیکەدا بەهۆی ڕۆچوونی زەوی لە ئێرانشار چەند کرێکار لە ژێر خاکدا گیریان خواردووە، بەڵام هیچ ناوەندێکی دەوڵەتی بۆ ڕزگارکردنیان نەچووە و زانیاریەک لەسەر ڕێژەی کرێکاران و چارەنووسیان لە بەردەستانیە. ناڕزایەتی بەرینی کارمەندان و کرێکارانی بەشی دەوڵەتی لە ئیرلەند و ئەرژانتین. ڕۆژی چوارشەممە 27 بەفرانبە کرێکاران و کارمەندانی بەشی دەوڵەتی لە وڵاتانی ئیرلەندی شماڵی و ئەرژانتین لە سیاسەتی ڕیاضەتی ئابووری و دۆخی خراپی ژیان خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان خاویر میلی سەرۆکۆماری ئەرژانتین زۆربەی کرێکاران و کارمەندانی بەشی دەوڵەتی کە قەراردادی درێژماوەیان بووە لە سەرکار دەرکردووە و سیاسەتی سەختی ڕیاضەتی ئابووری گرتووەتە بەر. دەوڵەت هەروەها چەند بڕیاری دەرکردووە بۆ ئەوەی هەر چەشنە کۆبوونەوەی قەدەغە بکات و یارانەی وەلاناوەکە بووەتە هۆی هەڵکشانی نرخی پێداویستیەکانی ژیان و ڕێژەی هەڵاوسان سنووری 200% تێپەڕاندووە. بڕیارەکانی دەوڵەت ناڕزایەتی بەرینی خەڵکی لێکەوتوتەوە و ڕۆژێ ڕابردووە هەزاران کرێکار و کارمەند لە بوێنس ئایرس خۆپیشاندانیان کرد. لەلایەکی دیکەوە کارمەندانی بەشی دەوڵەتی لە ئیرلەندی شومالی لە ئاسکەمی حەقدەست ناڕزایەتیان دەربڕی. لە خۆپیشاندانی ڕۆژی چوارشەممەدا 150,000 کارمەند و کرێکار بەشدار بوون و دەوڵەت تەنیا 7% حەقدەستەکانی زیاد کردووە لە حاڵێکدا تەوەڕۆم 10% تۆمارکراوە. خۆپیشاندانی سەدان هزار کەسی خەڵکی ئەڵمان دژی فاشیزمی نوێ. لە ماوەی 4 ڕۆژی ڕابردوودا گروپەکانی مافی مرۆڤ، سەندیکای کرێکاران و نەتەوە جیاوازەکانی دانیشتووی وڵاتی ئەڵمان خۆپیشاندانێکی سەدان هزار کەسیان لە چەند شاری ئەو وڵاتە دژی سەرهەڵدانی فاشیزمی نوێ بەڕێوەبرد. لە ڕۆژانی ڕابردوودا ڕۆژنامەکانی ئەڵمان ئاشکرایان کرد کە ئەندامانی حزبی ڕاستگەرا و دژەبیانیەکانی ئالترناتیڤ بۆ ئەڵمان لەگەڵ گروپە فاشیستەکانی ئەڵمان وەتریش دیداریان کردووە. بڵاوبوونەوەی ئەو هەواڵە شەپۆلێک لە ناڕزایەتی دژ بە سەرهەڵدانی فاشیزمی نوێ لە ئەڵمانی بە دوای خۆی داهێنا و سەدان هەزار کەس لە چەند شاری ئەڵمان خۆپیشاندانیان کرد. بە پێزانیاریەکان لەو کۆبوونەوە نهێنیەدا فاشیستەکان بڕیاریان داوە کە ئەگەر بەدەسەڵات بگەن هەموو بیانیەکانی دانیشتووی ئەو وڵاتە دیپۆرت بکەن. بینەرانی خۆشەویست، سەواڵەکانتان پێشکەشکرا، کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.